هۆکارەکانی شکستی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم هەڵبژاردنەدا بۆچی ئەگەڕێنیتەوە؟ ئەوە دەبێتە سەرەتایەکی باش بۆ دوار ڕۆژێک بۆ ئەوەی ئاڵوگۆڕی دەسەڵات بە شێوەیەکی ئاشتیانە بکرێتن لە بەڕۆشنایی ئەنجامی هەڵبژاردنەکان. سیاسەتەکانتان یەک نەبوو لە پەرلەمان، لە دەرەوەی پەرلەمان، لە حکوومەت. چۆنیەتی درێژکردنەوەکە ئالیەتەکەی بەڕێوەچوونی پرۆژەکە کەم و کوڕیشتەدا بوو یەکێتی زەرری دەکردمنەوە دەسەلمێنم. بەرپرسی مەڵبەندی میکی سلەیمانی وازی لە پۆستەکەی هێنا. باز لەوە دەکرێت کە ئەندامێکی مەکتەبی سیاسی عومەر فەتاح کە دەستی لە کار کێشا بێتەوە. یەکێتی لە دووریانێکایە دەبێت هەنگاوی جەری و گەورە باوێت. لەم دواش لە ناو یەکێتیە ئەو غیابە ئەبێتە هۆکارێکی شێوی لە ناو یەکێتی نیشتیمانی. ئەگەر یەکێتی بزانێت کە ناتوانێت و بزانێت سەرکەوتوو نابێت لەگەر ئەو بەڵێنانەیەکە پێش ناکات بەداری لە حکومەت بکات. چاوپێکەوتن لەگەڵ عەدنان موفتی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان شەوی یەکشەممە کاتژمێر 9:05 لە NRTۆ پێشکەشتان دەکرێت.